بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە دووبارە پیرۆزبایی جەژن لە موسڵمانانی دنیا و موسڵمانانی کوردستان دەکەین. دەخوازین ئەم جەژنە بێتە مای ئاشتی و پێکەوە ژیانی زیاتر و کۆتایی هێنان بە ناکۆکیەکان. هەوڵ دەدەین لەم بەرنامەی جەژنانەدا قسە لەسەر چەمکی قوربانی بکەین. هەوڵ دەدەین قسە لەسەر کاریگەری قوربانیدان و ئەو ڕۆڵە گرنگەی جەژنی قوربان و ئەو چیرۆکەی کە لە ناو تاریخی ئاینی تەوحید و ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە لەسەر قوربانیکردن. قسە لەسەر قوربانی بکەین لە نێوان ئەو قوربانی کە قوربانیەک ئەدرێت گەلێک نەتەوەیەک ئەیداد یاخود ئەو قوربانی ڕۆحی و معنەویی کە لە ناو ئاینەکاندا بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام جێکەوتێکی کاریگەر و دیاری هەیە. هەوڵ دەدەم لەم بەرنمەیەدا کە بەرنامەی جەژنانەیە ئەم تەوەرانە بە میوانداری بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی تاوتێ بکەین بە خێربێی لە بەرنامەی جەژنانەدا. زۆر سوپاس. منش بە نۆرەی خۆم پیرۆزبایی جەژنی پیرۆزی قوربان، جەژنی دێرین، جەژنی میلی و جێژنی ئاینی و جەژنی کەلتوری قوربان لە هەموو موسڵمانان دەکەم، بە تایبەتی خەڵکی کوردستان، هەروە لە ئێوەی بەڕێز و بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستە. دووبارە لە تۆش پیرۆز بێت. دکتۆر، بۆ خۆی چەمکی قوربانی لە ناو دڵ و ویژدان و هەستی ئینساندا چەمکێکە هەمیشە بە حاڵەتێکی پۆزیتیڤ باسەکرێت. ئەم چەمکە ئێمە گەرشی بکەینەوە یاخۆ گەر بەڕێزی بتانی وەکو سەرەتایەک تیش بخەیتە سەر قوربانی بۆ خۆی چمانایەک ئەگەیەنێ. هەمیشە کاتێک کە باسی قوربانی ئەکرێ ئیتر مرۆڤ لە ئاستیا خۆی یعنی جۆرێک لە لاوازی و تەواضع و ئاشتەوایی و ڕەحابەتی سەدرە خاتەڕۆ. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، وصلى الله وسلم وبارك على النبي الكريم. هەروە لە سەرگیانی یار و یاوەران و شوێن کەوتوانی، هەروەها سەلامی خوا لەسەر پێغەمبەران، بە تایبەتی باوکی پێغەمبەران ئیبراهیم و ئیسماعیل و سەلام لە هاجرە خاتوون کە ئێمە لە جەژنی قوربانە، لە مەوسیمی قوربانە یادێگەکەینەوە لەو خێزانە بەرز و بەڕێزە. چەمکی قوربانی لە فقی ئیسلامیدا زۆر بە جوانی ڕوونکراوەتەوە. لە قورئانی پیرۆزە، لە فەرموودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، لە فقها، تەنانەت لە نەریتی کوردەواریە قوربانیکردن واتە بەخشینی ماڵ لە پێناوی خوا، بەخشینی حەیوانێک کە لە هەموو عەیبێک دوور بێ، پاک و تەمیز و پاکیزە بێ، بە نیەتی قبوڵ بوون، بە نیەتی وەرگیران ئەی بەخشی لەبەر خوا، گۆشتەکەی دابەشەکەی بەسەر بێنەوایان و فەقیران و هەژاران، خۆیشت بەشدارە بیتایە. ئەم قوربانیکردنە پەیڕەویکردنە لە نەریتی ئیبراهیم، لە نەریتی دوای ئیبراهیمیش تا ئەگاتە سەر پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم، لە دوای ئەویشەوە کاتۆتە نەتەوە موسڵمانەکان کە پۆل هاتوونەتە ناو ئەم دەریا و ئۆقیانوسی دینی ئیسلامەوە، ئەم نەریتەیان بەرز ڕاگرتووە و ئێستاش بەشێکی نەپچراوە لە نەریتی کوردەواری. لەوێەوە گوازراوەتەوە بۆ ئەدەب. کاکە حەمەی ناری ئەڵێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ نابێ، بە دڵ گەر بەندە، بە دڵ گەر دڵ موتیع و بەندە فەرمانت نەبێ نابێ. تۆ بە یەکێکی گەورەتر لە خۆ دەڵێی قوربان، بە مناڵەکە دەڵێی بە قوربان، بە باوک دەڵێی قوربان، بە دایک دەڵێی بە قوربان. دایک بە مناڵەکە دەڵێ بە قوربانت بم.
کەسێ بە کەسێکی زۆر خۆشەویستی ئەڵێ بە قوربانت بم. ئەم چەمکی قوربان وکو بەڕێستە فەرمووی بۆ تۆ بە مناڵەکەت ئەڵێ بە قوربان یا بە کەسێک ئەڵێ بە قوربان بم، یعنی لە ڕووی سایکۆلۆژیشەوە هەز ناکە ئیتر ئەمە ئیتر ئەخیر دەربڕینەکە لەو دیوە شتێکی تر نییە. ئەمە ئەو پەڕی خۆشەویستیە، ئەو پەڕی ئامادەی ئینسانە کە خزمەت بە کەسێ بکە. وەکو لە ئیسلامە لە سیرەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم گێڕنەوە کاتێک کە سەعدی کوڕی ئەبی وەقاس گەنجێکی خواپەرستی خۆنەویست بوو، لە یەکێ لە جەنگەکانە تیری ئەتەقان پێغەمبەر فەرمووی ئیرمی بئەبی ئەنتە وئومی. ئەو بێیە عولەمای نەحوڵێن بۆ تەفدیەیە، یعنی باوکو دایکم بە فیدیە و بێ، باوکو دایکم بە قوربانت بێ. یعنی ئەگەر خۆی باوەڕەکە لە چیوەیە سەدەقە بەڵا دوورە خاتەوە لە ئینسان، تەمەن درێژەکە، بەرەکەتە خاتە عمری ئینسان. بۆیە کەسێک کە ئامادە بێ سەدەقەیە بکە، یعنی بە تەمای ئەوەیە خوای پەروەردگار بەڵایەکی لە کۆڵ بخاتەوە. کەسێک ئامادە بێ ڕۆحی خۆی بکا بە قوربانی یەکێک، یعنی ئەیکا بە سپەر و قەڵغان بۆ تیری قەزا لە مقابلەوە. ئەمە ئەو پەڕی خۆشەویستیە و فکرەی قوربانی کە لە هەموو دینەکانە هەیە بە تایبەتی لە دینە ئاسمانیەکانە مەبناکەی بریتیە لە قوربەوە هاتۆ. قورب ئینسان چۆن تەقەڕوب ئەکا بۆ لای خوا، چۆن نزیکە بێتەوە لە خوا. لە مەرحەلەیەکە داوای لێ ئەکرێ خۆی ببەخشێ لە پێناوی خوا. ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون، یعنی ئێمە هی خوین و ئەشگەڕێنەوە بۆ لای خوا. وئیلەیکە المەصیر، تۆ لە دوعاڵی خوایە سەرنجامی گەڕانەوەم بۆ لای تۆیە. لە مەرحەلەیەکە ئینسان خۆی بە داوطەلەبانە بە ئارەزوومەندانە ئامادەیە گیانی خۆی بەخشێ لە پێناوی خوا، لە مەرحەلەیەکە خوا لێی قبوڵەکاڵێ لە باتی خۆت ماڵەکەت، ئەوەی کە زۆر دڵت پێوە بەستووە لە دنیا، سەرۆت و سامانەتەکەت ببەخشە. قورآن خۆیە فەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. یعنی خوای پەروەردگار ئەم بەهەشتی نەبراوی خۆیە کە پڕە لە هەموو نیعمەت و خۆشی و بەهەشتی جاویدانیە، پڕە لە نیعمەتی تەماشاکردنی ڕووی خۆی، هەستکردن بە ڕەزامەندی خۆی، لە مقابلی چیوەیدا؟ لە مقابلەوەدا ئینسان ئامادە بێ هەم ڕۆحی خۆی ببەخشێ بە خوددا، هەم ماڵ و سەرۆت و سامانی بەخشێ بە خوددا. ئەم قوربانیە دکتۆر یعنی وەکو لایەنە ڕۆحی و معنەویەکە ئەوە ڕەهەندێکی ئاینی لە پشتەوەیە و ئینسان وەکو بەڕێزیشت لە ڕووی زاراوە شید کردەوەتی بۆ نزیک بوونەوەیە لەخوا. ئەمە چۆن بە چەمکەکانی تر بەراورد دەکرێت؟ قوربانیەکانی تر ئەگەر ڕاستە کۆمەڵێک نمونە دێنایەوە پێشتر کە ئەڵێ بە قوربانەوەیان، ینی چۆن ئەمە بەراوردەکەەوە چۆن جیا ئەکرێتەوە لەوانە؟ خۆی لەگەڵ ئەگەر ئینسان سەیری ئەو ئاەتەی خوای پەروەردگار بکا لە سورەی بەقەڕەیە، حیوارێکە لە بینی خوا و مەلایکەیە. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك. ما بستم نقدس لك، نقدس لك يعني شد بپیرۆز ڕائەگرین لەبەر تۆ. ئینسان هەر شتێکی خۆشویست، هەر شتێکی پیرۆز ڕاگرت، بەڵام هەدەفە ئەساسیەکەی لەبەر خوا بێ، هیچ کێشەیەک نییە. نیشتیمانەکەتت خۆشەوێ، خۆ دەکەی بە قوربانی نیشتیمانەکەت، لەسەر ئەو ئەساسی ئەمە وەزیفەیەکی شەرعیە، وەزیفەیەکی ئیلاهیە، ئەمە ئەجری گرنگەوەیە تۆ هەدەفت خوا بێ. هەدەفی هەموو دینێگەوەیە دڵی ئینسانەکان ببەستێ بەخواوە، دڵیان هەڵکەنێ لە شتە تێپەڕەکان، بیبەستێ بە مەوجودی حەقیقی و معبودی حەقیقی کە خوایە. جا لەم پێناوەدا جاری وا هەیە تۆ لەبەر خوا خاکەکەی خۆیشت خۆشەوێ، لەبەر خوا گەلەکەی خۆیشت خۆشەوێ، لەبەر خوا میلەتەکەی خۆت کە سوکارەکەی خۆت. دکتۆر ئەی شتێکی ترەیە بۆ جاری وایە قوربانی، ینی لە ئەدەبیاتی سیاسیە و لە ناو
منزومەی سیاسیە یا لە ناو مجتەمەعەکانە ئەو کەسی ئەچەوسێنرێتە وەڵەن قوربانیە هەمیشە لە بەرامبەریا جەلادێکەیە. بەڵام ئەم قوربانی کە بەڕێزێ باسیەکەیت و شیەکەیتەوە قوربانیەکە بۆ نزیکبوونەوە لە خوایەوە کۆمەڵێک ئاماژەی معنەوی و کۆمەڵی ئاماژەی ڕۆحی لە پشتیوە ئەم دوانە چۆن لە یەکتری جیاکرێتەوە. وەکو قوربانیانی مەسەلەن کیمیاوی باران لە کوردستان لە بەرامبەریا چیشەیە ستەمکاریە جەلادێک ئەم ئەوانەی کە بوون بە قوربانی بۆ نمونە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانە ئەمانە بۆچی پیانەوترێ قوربانی لەبەرەوەی ئەم میلەتە خاوەنی قەزیەیە، خاوەنی دۆزە، خاوەنی مافی ڕەوایە، خاوەنی ئامانجی بەرزە. ئەم ئامانجە بەرزە خوا بۆیان بەدی نایەنێ ئەگەر لەو پێناوەدا قوربانی نەبەخشن. بۆیە بە نرخن، بۆیە بایەقدارن. قوربانیانی دۆزی ڕەوای گەلی کوردستان لەوەوە بایەقدارن، لەوە ڕێز و کەرامەتیان پارێزراوە کە لە پێناوی هەدەفێکی بەرزە خی پەروەردگار بردوونێتەوە بۆ لای خۆی. هاوکات ئەگەر قسە لەسەرەوەش بکەین ئێمە میلەتێکین وەکو تۆ ئاماژت بە نمونەی بۆنمە کیمیایی بارانی هەڵابجە کرد. هەمیشە قوربانی دەربووین لە پێناوی قەزەیەکی خۆمانە کە پێوتێ دۆزی ڕەوا بە گەیشتن بە مافەکان خۆ قوتارکردن لە ژێر نیری ستەمکار و دەسەڵاتە ستەمکارەکان. ئایا ئەمەی کە ئێمە وەکو قوربانین میلەتێکی قوربانی بووین دیسانەوە لەگەڵ چەمکی ئەم قوربانیە چۆن نزیکەکەینەوە لە یەکتری؟ یعنی ئایا ئەو خاڵە هاوبەشانە چییە لە نێوانمانە؟ خۆی ئێمە لەبەر ئەوەی خاوەنی خەباتین، خاوەنی مێژوویەکین، خاوەنی کاروانێکین لە شەیدان، ژمارەیەکی زۆر قوربانیمان داوە کەواتە هەدەفێکی مشتەرەکمان هەیە. ئەم هەدەفە مشتەرەکە دین و سیاستمان تێکەڵەکە، یعنی هەم واجبێکی سیاسی هەم واجبێکی دینیە. هەر کەسێک ئامادە نەبێ لە پێناوی خوادا ببێ بە قوربان و خۆی و ماڵ و سامان و قوربانی بکە ئەوە دینەکەی نەگەیشتۆتە ئەو لووتکەی کە خوای پەروەردگار ئەوێ. و هەر کەسێکیش لە باری سیاسیەوە هەر میلەتێک هەر کەسێک ئامادە نەبێت واز لە شیرینترین سەرمایی خۆی کە عمر و کە ژیانێتی ئامادە نەبێ ئەوە پێ ناوترێ خاوەن قەزیە، ئەوە ڕەنگە بازرگانێک بێت. مەبەس ئەو مەبدەئێکی قورئانیت باس کرد خۆت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. هەدەفەکە خوایە. مەبەس ئەو مەبدەئەیە. ئێمە کە خزمەت بە دینە کەشمانەکەین، خزمەت بە وڵاتە کەشمانەکەین، خزمەت بە هاوزمان و هاوڵاتی و خەڵکی خۆمانەکەین، نابێ هەدەفمان غەیری خودا بێ، چونکە خودا تەنها خوددایە شایستی ئەوەیە تۆ گیانی خۆتی بەیتێ. بەڵام خوش ئەمری پێکردوم کە میلەتەکەم بپارێزم، کە خاکەکەم بپارێزم، نێڵم کەس تەجاوزم لەسەر بکە، کەس تەعەدام لێ بکە. بۆیە لەوە دینەکە و سیاسەتەکە و حرەکەتە کۆمەڵایەتەکە یەکەگرنەوە، یەک چەمک و یەک ماهیەت وەرەگرن. بەڵێ سوپاس دکتۆرەمەوەکو چەمک. بەڵام ئێمە ئەبینین چەمکی قوربانیش یعنی پەڕیوەتەوە ناو داهێنان و ستاتیکا و ئافراندن و ئەدەبیاتی شعری شاعیرانەوە. شاعیرانی دنیا یعنی شاعیرانی عەرەب گەلانی تر باسییان کردووە و بە هەمان شێوە شاعیرانی کوردیش بەشێکی زۆریان گزارشتیان لە چوارچەوەی ئیحساسێکی ئەدەبی و ئافراندنی خۆیانەوەی لە خەیاڵدانی خۆیانە دروستیان کردووە بە یەخێکی زۆریان بە جەژنی قوربان و بە خودی قوربانی داوە. یعنی ئەمە بۆ خۆی پەڕینەوەی ئەمە بۆ ناو تێکست و قەڵەم و زیهن و دنیابینی نخبە و ڕۆشنبیر و خوێنەوارەکان چ ئاماژەیەک. خۆی لە ئەگەر پێشەوەی وەڵامی ئەو پرسیارت بەمەوە خاڵی هاوبەشی نێوان مەفهومی ئاینی قوربانی و مەفهومی سیاسی قوربانی یا ڕەهەندی ئیجابی قوربانی و ڕەهەندی سەلبی قوربانی. سەوڵی قوربانیانی ئەم ڕووداوە ئەم کارە ساتە لەو لاوەڵی قوربانیانی ئەم ڕێگای حەقە وانێ دوو مەفهومی جیاوازن. بەڵام لە هەردوو حاڵەتەکەیە کاتێک کە یەکێک مەسەلەن لە کارەساتی وکو هەڵەبجا شەهید دەبێ بێ بە قوربانی ئەوە کەسێکە مەزلومە، کەسێکی مەزلومە
لە نیوەی ڕێگەدا کە دنیایەک خەون و ئاواتی هەبووە لەم دنیاە بەدی بێنێ زاڵمێک گێت ڕێگە لەو خەون و ئاواتەی ئەگرێ نایەڵێ بگا بەو هینانە بۆیە خوای پەروەردگار بە قوربانی وەری ئەگرێ بۆی پلەی شەهیدانی پێ ببەخشێ ئەوەی خەڵک بە 70 ساڵ عیبادەت نایگەنێ ئەو بەو لەحزەیە پێی ئەگا چونکە خوا عادلە ئەو ئەگەر لە دنیا بمایە کەسبی کەماڵاتی بکردایە پلەی معنەوی بەرز بوو بەرزتر ببوایەتەوە بە چه مەقامی ئەگەیشت خوا عادلە بۆی تعویزەکاتەوە لە قیامەتە ئەو پلە بەرزانەیە داتێ لە دنیاشە ئەو ناوبانگە باشەیە داتێ لەم لایشەوە مەفهومە ئیجابیەکەی کە یەکێک ئامادەیە لە ڕێ حەقا لە ڕێگەی خوای پەروەردگارە خۆی ببەخشێ لە ڕێ میلەتەکەیە خۆی ببەخشێ لە ڕێ ئامانجەکەیە خۆی ببەخشێ ئەوە معنایەوەیە عیشق و ئەوینێکی گەورەی هەیە عیشق و ئەوینێکی گەورە وای لێەکە ئامادە بێ بسووتێ ببێ بە پەروانە و بە پەپولە لە دەوری شەمعی حەقیقەتە کەواتە خاڵی هاوبەشی کۆکردنەوەی هەموو قوربانیەکان بریتێ لە بوونی عیشق و سۆز ئەگەر یەکێ نەیتوانی بێەوەی عیشق و سۆزەی بەدەست بێنێ بەڵام بە تاوانی زاڵمێک شەهید بوو بێ خوای پەروەردگار ئەو پلانەی بۆ ئەبڕێ بۆی باربووە کاتەوە جا دێنە سەر بواری ئەدەبیات چۆن ئەم مەفهومە گوێزرێتەوە بۆ ئەدەبیات ناوەرۆکی ئەدەبیاتی کلاسیکی کوردیمان عیشق و ئەوینە چ عیشقی مەجازی بێ چ عیشقی حەقیقی بێ چ خۆشەویستی ڕەگەزی بەرامبەر بێ چ خۆشەویستی شێخێکی مرشید بێ چ خۆشەویستی مامۆسایەکی ڕێناسی ڕێزان بێ چ خۆشەویستی پێغەمبەر بێ چ پێخۆشەویستی سدیقین و صالحین بێ پلە پلە بەرزە بێتەوە تا ئاگاتە عیشق بە خودا سۆز و ئەوین بە خودای پەروەردگار هەموو ئەمانەوە ئاکا لە ئینسان ئامادە بێ بتوێتەوە بە قۆناغی فەنادا تێپەڕێ بۆی بگا بەقا چونکە ئینسان حاڵەتی دڵۆپی ئاوی هەیە قەترەیە ئاوی هەیە ئەم قەترە ئاوە ئەگەر نەگا بە دەریا مزمەحیل ئەبێ و لە ناو ئەچێ بۆیە هەروەکو لە بیدایەتەوتم کاکە حەمەی ناریە فەرمێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ نابێ بە دڵ گەر دڵ مطیع و بەندە فەرمانت نەبێ نابێ ئەمەمان نمونەی زۆرمان هەیە تەواان ئەدەبیاتی کوردیمان ئەدەبیاتی فارسی ئەدەبیاتی عەرەبی پڕە لێوان لێوە لە داستان و چیرۆک و دیرۆکی ئەوین کە ئەگەر مەجال هەبێ لەم بەرنامەیەدا هەندێک ئاماژی هەندێک دەلات بێ بیخوێنیتەوە ئاماژەی پێ بکەیت بەڵام ئەو قوربانی کە باسەکە یا ئێمە ئێستا لە ڕۆژەکانی جەژنی قوربانی پیرۆزین تا چەند ئەمە هێز و پێزی بەخشیوە بە نێو بە ناوەڕۆکی تێکست و دەقە ئەدەبیەکانە بە تایبەتی دەقی ئەدەبی شیعری کلاسیکی کوردیانە و ئەدەبیاتی کوردیدا خۆی ئیستیعارەی ئەو هینە کراوە ئیستیعارەی ئەو حاڵەتە کراوە کەسێک ئامادەیە پارەیەکی کۆ کردوتەوە بە دڵ و بەگیان بە عارەقی ناوچەوان زەحمەتێکی زۆری کێشاوە پارێکی کۆ کردوتەوە هێناوێتی حیوانێکی پێکڕی و ئامادەی بیبەخشێتەوە لە بەرخۆ وایانە ئەمە حاڵەتی بەرایی دروستبوونی و عیشق و ئەوینەیە کە کابرا تەنها لەبەر خوا ئامادەیە و کارە بکە ڕەنگە زووتر لە غەیری ئەو مۆقیعەدا کەسێ داوای دینارێکی لێ بکانەیە تەکلیفی لێ بکرێ نەیدا دەسەڵاتدارێ داوای پارەی لێ بکانەیە پێی ناخۆش بێ بەڵام لەویا ئارەزوومەندانە ئەجێتە پێشەوە خۆی ئەگەڕێ وەکو نوێژ و حەج تەماشای ئەم مەوزوعەکە وەکو عیبادەتێک تەماشای ئەم مەوزوعەکە ئەمە بەرایی عیشق و ئەوینە ئەم حاڵەتە ئیلهامی بەرهەم هێنانی تێکست و دەقەکان بەڵێ ئەم حاڵەتە گوازراوەتەوە بۆ بوار و مەیدانی مامەڵە لەگەڵ خۆشەویست مامەڵە لەگەڵ مەحبوب مامەڵە لەو کەسەی کە خۆتی تیا ئەبینیتەوە لەو کەسێک کە یەکێکی خۆش ئەوێ لەواقع ئەو کەسەکە بە ئاوێنەیەک بوونی خۆی لەوە ئەبینێ لە خۆی فانی ئەبێ مەحو ئەبێتەوە ئەبێ بە مەحوی ئەبرژێ بۆی ئەبێ بە مەشوی کەواتە یاوەکو ئەبێ بە حەریق ئەمانە هەموو ناوی شاعیرانی کوردن بەڵێ بێگومان ڕەهەندی ئاینی ڕوبەرێکی فراوانی لە ناو دەقی
دەق و تێکستی ئەدەبی و شعری کوردی و تەنانە نووسینی نووسەرەکان داگیر کردووەوە پانتایەکی زۆر فراوانی هەیە. بەڵام ئەمەوێ ئەوە بپرسم لە بەڕێزی ئایا ئەکرێ جیاوازی و جیاکاری وێناندنەکان یاخود ئەو دەقانەی شاعیرەکان کە بوون لەسەر قوربان قسەیان کردووە لەسەر قوربانی کردن، یعنی جیاوازیەکەی چۆنە لە یەکیکیانەوە بۆ یەکێکی تر؟ جیاوازی زۆرە، بەس شتێکت عرض کەم لەو بارەوە، شاعیر کار لەسەر مفردات و مەقولاتی ناو خەڵکەکە، ئەو باوەڕ و عەقیدە و نەریت و ئوسلوب و شێوە ژیان و باوی ڕۆژانەی خەڵکە وەکو گەنجینەیەک وایە شاعیرەکە بەکارهێنێ و تەوزیفی ئەکا بۆ تەعبیر لەو تەجربە لەو ئەزمونە ناوخۆی و دەرونەی خۆی. یعنی مەولەوی بۆ نمونە، مەولەوی جوانترین تەوزیفی هەیە بۆ چەمکی قوربانی بە مەعنا فیقیەکەی ئەیهێنێ بەکاریهێنێ بۆ مەعنا عیرفانیەکەی لەناو دەقێکی شیعری. لەناو دەقێکی شیعریە. دکتۆر بوارت پێدەم دەقێکمان بۆ بخوێنەرەوە، بەڵام با ناوبڕێ وەرگرم دوای ناوبڕەکە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو دکتۆر، بڕیار بوو پێش ناوبڕەکە دەقێکی شعریمان بۆ بخوێنیتەوە لەسەر قوربان. مەولەوی تاوگۆزی کە یەکێکە لە قامەتە باڵاکانی شیعری کوردیمان بە بۆنەی جەژنی قوربانەوە شیعرێکی زۆر جوانی وتووە کە چەمکەکانی قوربانی، تێگەیشتنی خەڵک لە قوربانی، ئەحکامی فیقهی قوربانی هێناوە، باسی حاڵەتی دەرونی خۆی پێەکە. زۆر شایستە ئەوەیە کە هەموو خوێنەوارێک بە گوێی دڵ بیبیستێ. ئەتەوێ ئەمە وەکو ئەوی وەڵامی پرسیارەکەی منەمە بخەیتەوە کە و باسی جیاوازیەکەم ئەم بەم شێوە هێناوێتی. بەڵێ قوربان قوربانن جەژنەن شادیەن دەستنەگەردەنن ڕۆی ئازادیەن هەی دەستبۆس دەستبۆس وەشنگارانن خەیر پابۆس پابۆس خاتردارانن کۆن کوشتی و باردەی گوڵجەمینانن هەی سەر هەی ئەڕواح دڵخەمینانن. ئەو حاڵەتەمان نیشانەدا کاتێک کە جەژنی قوربانە لە عالەمی ئەڕواحە گوڵجەمینەکان، یعنی شۆخ و شەنگەکان، مەحبوبەکان و مەعشوقەکان ئەڵادی کوژراوەکە کێ بیهێنن، ئەوەی کە کوشتروتانە و کردوتانە بە قوربانی بیهێنن. دڵخەمینەکانیش بەسەر و ڕۆح ئەچنە پێشەوەڵێن ئەمەتاین، ئەمە ئێمەین هاتوین ئامادەین بمانکەن بە قوربانی. کۆن کوشتی و باردەی گوڵجەمینانن هەی سەر هەی ئەڕواح دڵخەمینانن هەر کەس گیان وەکەف پەی نیگارێوەن. هەر کەسێک گیانی خۆی خستۆتە سەر دەست لەبەر نیگار و خۆشەویستێک، هەر یەک قوربانی وەفادارێوەن. هەر یەک خۆیەکا بە قوربانی وەفادارێک، یا قوربانی وەفایەکە کە لە ناخی خۆیان هەیەتی سیوای سەودایی. بەڵام بێجگە لە کێ هەموو ئەمانە خەریکی ئەوەن ئاداب و ڕسومی قوربانی جێبەجێەکەن. بێجگە لە کێ هەر کەس بگری گیانی خۆی گرتۆتە سەردەست، تەنها من نەبێ سیوای سەودایی هەراسانەکەت، بێجگە لە من کە کوژرا و عاشقەکەی تۆم و هەراسانی تۆم گرفتاری تۆم، مەحروم جەکەفتەی پای ئاسانەکەت. تەنانەت بێبەش بووم لەوەی کە بە کەوتویی لەبەر دەرگاکەی تۆ ئابم. تەمەن بەخوای پەروەردگارەڵێ نەپەی چەم سوورمەی گەردە پاڵاتن نەپەی گیان قوربان بەژنە باڵاتن. تەنانەت ئەوەندە لیاقەت و ئیستیعدادم نییە کە بە تۆزی گەردی پاڵای تۆ، پێڵاوەکانی تۆ، کەوشەکانی تۆ، گەردی ژێرقاچی تۆ بدەن لە چاوم بۆی چاوم ڕۆشن بێتۆ. تەنانەت لیاقەتی ئەوەشم نییە گیانم کەم بە قوربانی بەژن و باڵای تۆ، ئەوەشم نییە. چونکە لە فیقاڵێ وا مستەحەبە ئەو حەیوانەی کە ئەیکەن بە قوربانی چاویشی بڕێژن، پێش سەربڕینی چاویانە ڕشت،
جاڵێ مرد پێی ئۆساودەی بێ درێغەکەت بسم الله و تەکبیر دەست بە تێغەکەت پەی قوربان کردەی ناڵەنەی ڕنگ بەی چێشم بۆ ئەربەی وەی پەی من ئەرنەی سا تۆیت من بەرەوە قوربانی کە من وە قوربانی ڕای ڕەبانی کە ئەو سا تۆچ پێی وێت خەیرێت کردە بۆ منیچ کەمتەر زووخ دەردم وەردە بۆ ئەڵێ بدەی بنیش با ببم بە قوربان لەم ڕێگە ڕەبانیە یا هێشتا ماوێتی ڕووە کاتە خۆی ئەو لە بەلاغا پێوتێت تەجرید لە خۆی کەسێک دائەهێنێ لە خۆی کەسێک کەسی دروستەکە و ئەیکا بە مخاتەبی خۆی ڕووی وتاری لێکاڵە مەعدومی بەدبەخت ناتەمامەنی ڕاسن بێدەوڵەت خەیاڵ خامەنی قوربانی مشۆ جەعیب بەری بۆ فیدایی پەسەند ڕای دڵبەری بۆ ئەڵێ مەعدومی بەدبەخت تۆ ناتەواوی تۆ لیاقەتی ئەو نییە بیشکەن بە قوربانی چونکە قوربانیە بێ هیچ عیبێکی پێوە نەبێ نابێت لە ڕوولاواز بێ نابێت شکستە بێ تۆ پاشکستەی بەردێ هەردێ دەرد تۆ لە بەردی هەردی دەردا بە بەردی هەردی دەرد قاچت شکاوە چەمکۆرە مەینەت لە تاوی مەینەتیا چاوت کوێر بووە تەنزایف ڕەنگ زەرد خەیاڵت کردەن جەڕووی نادانی چه لایق وە تۆن ڕوتبەی قوربانی یعنی تۆ هێشتا نەگەیشتەوە مەقامی کە بتوانی ببی بە قوربانی ئەمە تەماشاکەی مەولەوی بە چ ئوسلوبێک تەوزیفی ئەمەی کردووە و باسی عەجز و ناتەواوی خۆی باسی ئوفتادەیی خۆی باسی ئەوەیەکە کە من هێشتا لە سەرەتای ڕێگەی عیرفانام ئەمەی کە مەولەوی لە ناوم تێکستە ڕەنگی دایەوەتەوە جەژنی قوربانی یا بڵێن قوربانی یعنی سەرچاوەیەکی بەهێز و ئیلهامێکی بەهێزی ناو دەقەکانیشە بەڵێ ئێستا ئەوەکو ئاماژەت پێکردوە خوێنتەوە ینی بەشێکی زۆری و ئەحکامانەوە ئەو وێناندنەی خۆی داتاشینی یا دروستکردنی کەسێ خۆی بۆ بەرامبەر کە خۆی ئەچوێنێ پێی هاتووە بە کۆمەڵە پێدراوە و بە کۆمەڵە لەو ڕەگەزە بەهێزانەی کە لە ناو قوربانی و لە ناو قوربانیکردن و تەسحیەدانە هەیە ئەو بۆ بە ئیلهامی شیعرەکان یعنی زۆر وەستایانە مامەڵی لەگەڵ چەمکەکە کردووە لەگەڵ مفرەداتەکان کردووە و جوان هێناوێتەوە بۆ ناو خەڵک یعنی تەسویری جەژنی قوربانمان بۆەکە چ لە عالەمی عادیە لە ژیانی ڕۆژانە و کۆمەڵایەتی خەڵکە و چ لە عالەمی ئەڕواحە چونکە ئەو زۆر بە جوانی وتی هەی دەستبۆس دەستبۆس وەشنیگارانن خێر پاوبۆس پابۆس خاتردارانن لە عالەمی ئەڕواحە دیارە ئەوانەی کە پلیان بەرزە و عورەفان ئەزانن مەراتیب هەیە لە بینی ئەولیا و لە بینی ئەسفیایە هەیانە دەستی یەک ماچەکەن هەیانە پێی یەکتری ماچەکەن دکتۆر چەمکێکی کە هەبوو لەسەر قوربانی یا شتێکی کە باسی بکەیت ینی خۆ قوربانی ئەمەگە سیرکەین ئاینی تەوحید ئیبراهیم عەلەیهی السەلام لە سەردەمی ئەوە ئەمە هەیە تاریخەکەی وە چیرۆکێکی دوور و درێژی لە ناوم ئایناوە دواتر ئاینی ئیسلام و وەرگرتنووی بۆ ناو ئاینەکانی تر هەیە یعنی ئایا ئەم قوربانیە ڕۆحێکی تری دروستکردنی پێکەوە ژیانی ژیاری و ئاینی کە زۆر جار هەر زۆر خۆشی جەخت لە پێکەوە ژیاری و پێکەوە ژیانی ئەەکەیتەوە لە زۆر مناسەباتی ترە یعنی بۆ خۆی ئەمە ئەو ڕۆحێتەش کۆ ئەکاتەوە وەکو چەمکی قوربان و پێشکەشکردنی قوربانی کە ئیتر تەجری دەبێت دا ئەماڕی لە هەموو شتێک وترەوە ئەو پەڕێتی قوربانی لە تاریخی خواپەرستیە مێژوویەکی قەدیمی هەیە لەناو باسی ئیبراهیمەکەی لە ئیبراهیم بەسم ئەم قوربانی بە دیاری کراوی خۆی لە مەسەلەی لە قۆناغی ئیبراهیمە پێش ئیبراهیم ڕەنگە ئینسانەکان قوربانی کرابن یعنی کەسێک بە ئەوەندە باوەڕی بەخوا هەبوو ئەوەندە لە خوا نزیک بۆتەوە ئامادە بۆ خۆی قوربانی بکە لە مەرحەلەیەکە لە خۆی خۆشەویستن مناڵەکەی بۆ مناڵەکەی قوربانیەکە لە مەرحەلەی ئیبراهیمە کە ئێوە مناڵەکەی قوربانی بکە تەویلێکی بۆیەت کە تۆ نە وفەدەیناه بذبح عظیم حیوانێک قوربانیەکە ئەمە درێژە ئەکێشێ تا پێش ئیسلامیش
عەبدولمەطەلیبی باپیری پێغەمبەر کاتێک کە زەعیفە بێ لە مقابلی قوڕەیشیەکانەوە ئەم تەنها یەک کوڕیە بێ کە ئەوێ بیری زەمزەم بدۆزێتەوە، بیری زەمزەمە دۆزێتەوە خۆی بە جوودی خۆی کە هەڵیەکەنێتەوە قوڕەیشیەکان ئەیانوێ غەدری لێ بکەن. ئالەویان نەزرەکە ئەڵێ ئەگەر خوا دە کوڕم پێ ببەخشێ بۆی دیفاعم لێ بکەن من یەکێکیانەکەم بە قوربانی کە دە کوڕی پێبەخشێ لەو حاڵەتا کە عەبدوڵڵای تر گەیشتۆتە مەرحەلەیەک پێگەیوە ئەڵێن نەدەی بە نەزرەکە و جێبەجێکە هێتە سەر عەبدوڵڵا تەبان هەمیشە قورعە بە ناوی عەبدوڵڵاوە دەرەچێ ئەوانش خەڵکی مەککە پێیان قورسە بێ عەبدوڵڵا باشترین و هەڵبژاردەترین کوڕی عەبدولمەطەلیبە یەنە سەر ئەو حەلەی کە لە قورعەیەکی بۆ بکەن و جارێکی تر دە جار قورعە هەڵەدەن هەر جارەی لە بینی عەبدوڵڵا و دە حوشترە تا ئەگاتە 100 حوشتر ئەمجا 100 حوشتر لە ماڵی خۆی ئەبەخشێ و کۆتایی بە قوربانیکردنی بەشەر دێت. تەمان سەرەتاکە ئیبراهیم دایڕشتووە عەبدولمەطەلیب کۆتایی کە هێتە سەر ئیسلام. ئیسلام زیندووکردنەوەی ئاینی ئیبراهیمە. ئیبراهیمیش باوکی هەموو پێغەمبەرانە، چ ئەو پێغەمبەرانەی لە ناو کووردا بوون، چ ئەو پێغەمبەرانەی لە فارسا بوون، چ ئەو پێغەمبەرانەی لە میلەتانی ترابوون، چونکە هەموو میلەتێ بە نەسی قورئان کە میلەت بوو بێ خوا پێغەمبەری بۆ ناردووە، سەفیری خۆی ناردووەتە ناویان. باوکی هەموو پێغەمبەران لە هەموو میلەتان ئیبراهیمە. یعنی ئەگەر نوح ئادەمی دووەم بێ ئیبراهیمە بێ بە ئادەمی سێهەم. جا بۆیە پێغەمبەری خوا زیندووکەرەوەی ئاینی ئیبراهیمە، یعنی ئاینی هەموو میلەتان، ئاینی هەموو ژیار و حەزارەتەکان، خاتەم الئەنبیاء والمرسەلین. کاتێک کە یێتە سەر مەسەلەی حەج و نوسک و عیبادات و ئەمانە قوربانی ئەم خۆی ئەیکا بە یەکێ لە شەعائیری دینەکەی. خوا تەکلیفی لێ ئەکا، ئەمری پێ ئەکا بۆ خۆی قوربانی بکە، قوربانی بکە لە باتی خۆی و لە باتی ئومەتەکەشی. بەڵێ دکتۆرە گەر بینەوە بۆ ناو قەڵەم و تێکست و دەقەکان ئایا جیاواز لەوەی کە ئەحکامەکانی قوربانی یاخود جژنی قوربان لەناو هەندێک تێکستە ڕنگدانەوەیە ئەی چۆن ئەمە لە ناو تێکست و دەقە شعریەکانە تێکەڵ بە هەندێ باس و بابەتی ترە بێت و باسی سۆز و عیشق و خۆشەویستیت کردیتر بۆ خاک بێ بۆ لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمەیە هەر کامیان بێت لەوە لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمەیە هەندێک جارە بینین مەحبوب کۆکەرەوەی جیهانە، جیهانێک لە مەحبوبێکا کۆوە بێت. هەموو دیاردەکان لە ناوچاوی مەحبوب ئابینرێ. مەحبوب خۆشەویست معشوق ئاوێنەیەکە بۆ بینینی هەموو دنیاتیایە. بۆ نمونە نالی ئەڵێ ئەو کەسەی ڕووی تۆ ئەبینێ خۆی بە قوربانت دەکا، چونکە ئەبرۆی تۆ هیلالی عیدە قوربانی ئەوێ. یعنی چۆن یەکسەر کە یەکی زیلحەجە دەرەکەوێ و ئیتر خەڵک خۆیان ئامادە ئەکەن ئەبێ قوربانی بکەن، منیش کەونی من لە تۆ کۆ بۆتەوە، تۆ کەونی مجەسەمی منی، کەونی بەرجەستەی منی. هەر کەسێ ڕووی تۆ ئەبینێ خۆی بە قوربان دەکا، بۆی چونکە ئەبرۆی تۆ ڕێک هیلالەکەیە، ڕێک لە ڕووی لە ئەبرۆی هیلالی یارەکەیەوە بۆی دەرەکەوێ بێ قوربانیەک بکە. جا هەموو عالەم مشتاقی خوان، هەموو عالەم، هەموو دینەکان. من سێرم لێ خەڵک ئێستا باسی ئەم دین و ئەو دین و ئەو دین و ئەوانەیەکەن. جارێ دینی ئیسلام شامیلی ئەدیانە، باوەڕ بە ئیسلام هەبێ باوەڕ بە هەموو دینەکان هەیە، چونکە باوەڕ بە هەموو پێغەمبەران هەیە. تۆ کە موسڵمان بووی بە موسڵمان بووی دوای هەموو پێغەمبەرانەکەوی، بەڵام موسڵمان نەبووی دوای بەعزێکیان ناکەوی، دوای ئەشرەفیان ناکەوی. وەکو کەسێک وایە هەموو علومی طبی خوێندبێ لە زمانی بوقراتەوە تا قەرنی 19، بەڵام ئیتر بڵێ من باوەڕم بە علمی طبی قەرنی 20 و 21 نییە. ئەمە لێی وەرەگیرێ؟ تازەترین دین، پاڵفتەترین دین، پاکیزەترین دینی ئیسلامە
دینی هەموو ئەنبیایە. جا بۆیە هەر کەسێ ئەو کەسێ ڕووی تۆ ئەبینێ، یعنی هەر کەسێک ڕووی لە خوا بێ و هەر مەزهەبێکی هەبێ خۆی بە قوربانیەکە. یعنی چی؟ یعنی واز لە ماسیوای خوایەنێ، خۆی ساقەکاتەوە بۆ ئەو، خۆی پاکەکاتەوە بۆ ئەو، چونکە ئەبرۆی تۆ هیلالی عیدە قوربانیە. حاجب سەیریکە، حاجب برۆیە، بەڵام بە برۆ بۆتێ حاجب. چاو ڕەمزە لە ئەدەبیاتی کلاسیکیە بۆ عینی عینایەتی خوایی. حاجب بریتێ لەو مەوانیعەی کە بۆ ئینسان دروسە بێ کە عینی عینایەتی خوایی نەبینێ. جا هەر کەسێک غەیری خوا ببینێ، ئەو غەیری خوایە وای لێ ئەکا ئەبێ خۆی کا بە قوربان، یعنی خۆی داماڵێ لە ماسیوە بۆ ئەوەی لە خوا نزیک بێتەوە. ئەمە نالی باڵێ. ئەی سالم چیاڵێ؟ سالم ئەڵێ بۆ چم دەوێ ئەو قیبلە گەرنەی کەمە خاکی ڕێت، ڕۆحم بە چ مەسرەف دێ گەرنەی کەمە قوربانت. ئەنی ڕۆحی ئینسان بەکاری چییە گەرنەی کا بە قوربانی خۆشەویستەکەی خۆی؟ یعنی ڕۆح بایەخ و نرخ و قیمەتی نییە. چ کاتێ نرخ و قیمەت پەیاکە کە بیبیتە بواری ڕۆح خۆی. یعنی تۆ ئەگەر شتێک لە بازاڕی خۆیان نەفرۆشی پارە ناکە، لە سیاقەکەی خۆیان لە سیاقی خۆیان. یعنی تۆ ئەگەر شتێک لە سیاقی خۆیان بفرۆشی جا پارەیەکە، ڕۆحیش لە سیاقی ئەوا سەرفە بێ کە نزیک بێتەوە لەخوا ببێ بە قوربان. جارێتر سالم ئەڵێ لە قوربانگاهی عیشقا خوێنی سالم لە شمشێر و برۆی قاتڵ دەبارێ. یعنی ئەم بواری عیشقە قوربانگا، یعنی شوێنی قوربانیکردنە. جیهان لە بەرچاوی سالمە جگە لە مەیدانی عیشق شتێکی تر نییە. مەیدانی توانەوە و نزیکبوونەوە لە خۆشەویست. بۆیە لەو مەیدانەیە خوێنی سالم هەم لە شمشێرەکە، لە شمشێری دەستی قاتڵەکە، هەم لە برۆی قاتڵەکە ئەبارێ. وەفایی لە دوو لە پێش ئەوە ببوورەوەی وەفایی بخوێنیتەوە دکتۆر، ئەمەوێ بەر لەوە قسە لەسەر ئەوە بکەین، ینی ئایا ڕۆحی ئاین وە گەیاندنی ئاین وە گواستنەوەی کەرەستە و ئامرازەکان لە ڕێگەی هەندێ شتەوە بۆ دەقی شعری بۆ خۆی ئێمە ئەتوانین جگەلەوەی کە بڵین ئەمە ئیلهامی شاعیرێکە و ستاتیکای و جوانیەکانی ناو شعرەکەیەتی بۆ خۆشەویستەکەی، بۆ مەحبوبەکەی، بۆ خوای گەورەکە دەری ئەبڕێ. دیسانەوە بە دیوێکی ترا ئەمەش بۆ خۆی لە ڕێگەی دەق و شعرەوە گەیاندنی کۆمەڵە پەیامی ئاینی نییە بۆ خەڵک، بۆ کۆمەڵگەی وشیار، بۆ نوخبە، بۆ ئەوەی کە ئەمیش دیسانەوە ڕەگەزێکی تری گەیاندنە بە خەڵکی. خۆی دین وەکو سیستمێکی پەروەردەیە. دین سیستمێکی پەروەردەیە. ئەم سیستەمە پەروەردەیە باخچەی ساوایانی هەیە، باخچەی مناڵانی هەیە، قوتابخانەی سەرەتایی هەیە، ناوەندی هەیە، ئامادەیی هەیە، دوای ئەوە خوێندنی باڵای هەیە. کۆتاییشی نییە، ینی تۆ لە خوێندنی باڵایشە بەکالۆرە زۆرەگەی اینجا ماجستێر، دوای دکتۆرا، دوای دکتۆرا ئەمجا پلەی علمی مەرتەبەی بەرزتر. دین سیستەمێکی پەروەردەیە. لە پێشا بەچی دەستپێکا بە حەڵاڵ و حەرام، دوای ئەوە ئەبێ بە عەقیدە و بڕوا، پاشان ئەبێ بە ئەخلاق، بە ئاکار و ڕەوشت، دوای ئاکار و ڕەوشت ئەبێ بە شەفافیەتی ڕوح، ئەزمموی داخلی، ئەمجا عیرفان و پلە بەرزبوونەوە بە لای خوا، و نزوەرگرتن لەگەڵ ئەڕواحی ئەسفیا، لەگەڵ خواناسانی گەورە، ژیان لەگەڵ کاروانی پێغەمبەران. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەچێ بۆ میعراج، لە میعراجا ڕۆحی هەموو پێغەمبەران ئەبینێ. ئەمە حەقیقەتە، کەواتە پلەیەکی تری دەستکەوت دوای پێغەمبەرایەتی. پلەیەکی پلەی ڕۆژ بە ڕۆژ پلەی پێغەمبەری خوا بەرزە بێتەوە، چونکە لە عالەمی ئەڕواح هەیە لەگەڵ پێغەمبەرانە. تێگەی لەمە بەستەکە. جا بۆیە ئێمە تا بمانەوێ دین تەتەوری پێ بکەین لە دەرسی ئیبتیداییەوە بیگوێزینەوە بۆ ناوەندی، اینجا بۆ ئامادەی، اینجا بۆ خوێندنی باڵا،
قۆناغ بە قۆناکە ئەچێتە سەرەوە وەکو مەجموعەیە پەیژە و قادرمە وایە نزیک دەکاتەوە لە خوای جیاواز بە وسیلەی جیاواز لە قۆناغەسکانی سەرۆدا زمان لە زمانی عادیە چێتە دەرەوە زمانە بێ بە زمانی هێما زمانی ڕەمز ئەمەش ڕێگایەکی ترە ڕێگایەکی ترە بۆ ئەوەی من تەجربەی خۆم چۆن بگەێنم سۆز و هەست و ئیحساسات و تەجربەی دەرونی شاعیرێک عارفێک چۆن ئەیگەێنێ بێژگە لە شیعر سوهرەوەردی لە خۆ ناڵێ ئەبەدەن تەحین ئیلەیکم الأرواح ئەمە لەکوێوە هات لە شوێنێ ترا ابن الفاری دەڵێ ته دلالا فأنت أهل لذاك وتحكم فالعشق قد ولاك رابعي عدوي لخوي ناڵێ فليت الذي بيني وبينك عامر وبيني وبين العالمين خراب إذا صح منك الود فالكل هين وكل ما على التراب تراب أما ئامرازێکی بەهێزە و تعبیرە و هەمیشە قاعدە زاناکانی بەلاغە وتوانە الكناية أبلغ من التصريح ئەمەش هەمیشە بە توێکەڵ قسەکردن بەهێزترە لەوەی ڕاستەخۆ قسەکەی کەواتە ئەمەش پشگیرێکە بۆ شاعیرەکانی ئێمە و بەڵێ دەقانی کە لەسەر قوربان سەیری مەحوی باسی چیەکە باسیەوە کاڵێ شەو خۆیەکا بە قوربانی ڕۆژ خۆ پەرستینە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو ئەو پێی وایە لە ئەم مەسەلەی قوربانیدان و نزیک بوونەوە و سۆز و گوداز و عیشق و ئەوینە تایبەت نییە بە مرۆڤ تەنانەت دیاردەکەونیەکانیش ڕواڵەتەکانی بوونەوەریش وەکو شەو ڕۆژیش ئەم حاڵەتی قوربانیدانیان تێدایە بە خۆشەویستەکەی هەڵێ هەرمەحوی خۆ موسڵمانم بەناحەق خوێنی من بۆ دەڕێژی کافری خونخوار هەی کافری خونخوار ئەگەر لە زمانی عادیا بەیەکێ بڵێ ئەمە زۆر خەتەرە بەڵام لە ئەدەبیاتی عیرفانیە ئەبێ بە مەدەح ئەبێ بە ستایشی ئەو کەسە کافری خون جارێ نەبوو ئەو دولبەرە بێ ڕەحمە وەفاکە کەڕتێ نەبوو ئەو کافرە شەرمێ لە خوداکە حەیرانن ئەطیبا لە عیلاجی مەرەزی من لوقمانی ویساڵت مەگەرم دەردە دەواکە تەماشاکەی کافر لە ئەدەبیاتی ڕۆژانەی خەڵکە معنایەکی زۆر سەلبی هەیە بەڵام کە ئەچێتە ئەدەبیاتی عیرفانیەوە معناکە جوانە بێت وەفایی ویستی وەفایی بخوێنیتەوە لە وەفایی بەیتێکی سیارەکەم بەسەر هەیە ئەمازان بۆ بە گۆرانیش لە کۆلۆری کوردیا لە دوو لا مەست و حەیرانم بە قووەی جەزبە نازانم نە سەرگەردی سەر و گەردن نە قوربانی لەبانت بم مەحوی زۆر شتێکی عەجیبی هەیە لەمانمدا نەدیوە حاصڵێ غەیری تەوەحوش من کابرا بۆ خۆیەکا بە قوربانی چونکە مەحوی ئەڵێ لەمانمە لەمانەوەی منە تەنها فێری ئەوە بم نەتیجەیەکیە من وەحشی بم یعنی دوور کەومەوە کەواتە بۆ ئەوەی دوور نەکەومەوە وەحشی نەبم ئەبێ بمرم خدا پێدا و ئەوانەی لەم وحوشستانە زوو ڕۆیین لە بەرچاوی بتم کەوتومە من وەک ئەشکی نەومێدی هەتا دەچمە فەنا خاکم بەسەر منم و بە ڕووڕۆیین یعنی مەحوی لێرە باسی ئەومان بۆکە کابرا لەم دنیای بێزارە بێ چونکە ئەم دنیای ئەگەر عیرفانی تیانە بێ جوهد و تێکۆشانی تیانە بێ قورب و قوربانی تیانە بێ نزیک بوونەوە لە خوای تیانە بێ ئەبێ بە تەوەحوش بەڵام ئینسان لە باتی تەوەحوش تالبی تەوەحودە لە باتی ئەوەی کە بۆی ئەڵێ لە بەرچاوی بتم کەوتومە من لە بەرچاوی بتمە من تازە و قیمەتەم نەماوە بۆیە وەکو ئەشکی نەومێدیم لێ هاتووە ئەشکی نەومێدی چۆن ئەرە و وردەوردەیەتە خوارەوە ئەبێ منی ژوا بڕۆم و بەرەو فەنا بڕۆم دکتۆر سپاس من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایە چێ بەڵام وێ جەناب و هەم وەکو پلەی ئەکادیمی هەر وەکو توێژەرێک کە لەو بوارانە ئایا قوربان جگە لەوەی کە لە ناو ڕەگەزی شیعریاکێکە لە ڕەگەزەکانی ئەدەب ڕنگدانەوەی تا چەند یعنی لە ناو ڕەگەزەکانی تری ئەدەباوە یا بە دیوێکی ترا بڵین هەندێک بەڕێزی هەندێک شعری شاعرانی کلاسیکی کوردی خوێندەوە یعنی لە ناو شعری حڕ و لەم دوایانە تا چەند
شاعیران و ئەدیبان بایەخیان داوە بەم باس و بابەتە وەکو درێژکراوەیەکی ناو ئەدەبیاتی کوردی. خۆی شعر تعامل لەگەڵ معطیات و پێدراوەکانی ناو کۆمەلگاکە. ئەو کۆمەلگای کلاسیکەی جارانمان کە متوربە بوو بە عیرفان بە دین و بە هەموو شێوێ مەرجعیەتی خۆی لە کەلتورە دینیەکە ئەبینیەوە دیارە ئەو شیعرانی لێبەرهەماتوە. کۆمەلگای ئێستا متوربەیە بە فەلسەفەی نوێ، لە فەلسەفەی نوێشە هەندێک ڕەگەزی عیرفانی هەیە. کاتێک کەسێکی غەربی کەسێکی ئەوروپی هەموو ئیمکاناتێکی لەبەردەستایە بەڵام هەست بە خۆشی ناکە بە دوای پەناگەیەکە ئەگەڕێ پەناگەکەی لە عیرفانایە. بۆیە ئێستاش ئەو شیعرانەی کە باڵان لە بواری شیعری نوێدا ئەوانن کە مولامەسەی ڕۆحی ئینسانەکەن و لەگەڵ تاکید لەسەر زاتیەت و بوونی مرۆڤە ئەی بەستنەوە بە جیهانێکی باڵاوە بە هەدفێکی بەرزەوە بەغایەکی بەرزەوە ئەو شیعرانە وازانە ڕێگەی ئیحساس و سۆزەوە زیندووترن. یعنی ئێمە من لە هەندێک لەو لە شیعرەکانی سەیابە لە شیعرەکانی گۆرانە گۆران شعرێکی هەیە ئەڵێ چییە ئەی ڕۆحی بێ لێوار و بێ پەی لە تۆ ناشارەزایی من هەتاکەی چییە ئەو دەنگە ئەو ئاوازە دوورە کە پێ هەڵهێنەری چاوی شعورە. سەیابی شەیەتی عەبدولوهابی بەیاتی هەیەتی لە ناو شاعیرەکانمانە گۆران هەیە و لە شعری فارسیە ئەحمەدی شاملوو هەیە مجموعەیە شاعرن کە فعلا توانیوانە تەجربەی ڕۆحی لە قاڵبی شعری نوێدا بەرجەستن. بەڵێ وەکو دوا پرسیار کە لەم ڕۆژانی جەژنانە لەوانەیە سەبینەرانێکی زۆر هەیە جوانکەوە سەیری ئەم بەرنامەی ئێماکەن ینی ئەمانەی تۆ باست کرد لە ئاسی نخبە و دەستە بژێر و ئەندازەیەک تۆزێت تێگەشتێکی قوڵ و خوێندنەوەیە چۆن ئەمانە تەجاوز پێەوە تەوزی فەکرێ بۆ حاڵەتێکی ئاسایی ینی ئاستی میلی و سادە ئەکرێتەوە خۆی ینی قوربان لە ئێمە هەر کەس بە پێی تێگەیشتنی خۆی مامەڵە لەگەڵ دیاردە و ڕووداوەکانەکە لە باتیەوەی دەستکاری ڕووداوەکانمان پێ ناکرێت دەستکاری دیاردەکانیشمان یعنی ببوورەکرێت تێگەیشتنەکانیش ئەو تەفسیرانی ئێستا تۆ کردێ بۆ دەقە شعریانە ئەکرێت تێگەشتنەکانیش هەر ئەو تەفسیرەکانیش بگۆڕێت. بێگومان ئەگەر ئێمە ئاستی وشیاری ناوەندەکانی خوێندن ئامادەکاری بۆ سیستەمێکی پەروەردەیی گەشە سندوو وا لێ بکەین کە کەس لەسەر تەفسیرە جیاجیاکان بۆ دەق و تێکستە شعریەکان تێک نەگیرێن چونکە دەقی شیعری کراوەیە بۆ تێگەیشتنی جۆرا و جۆر. بۆیە ئێمە پێمان وایە خەڵکی ئێمە ئەخوێنێتەوە متابعەکە لێکدانەوەی هەیە و وێڕای ئەوەی کە ئێمە گەنجەکانمان لە مەنهەجی دیاریکراوی زانکۆکان بێزارن چونکە مەنهەج وەکو کۆت و بەندێک وایە بەڵام پێم وایە بەرامبەر بە دەقی شیعری و دەقی ئەدەبی لە دەرەوەی مەنهەجەکان کراوەن و تێگەیشتن و سەلیقە و قەریحی باشیان هەیە بووی. بە نیو خولەک ئەگەر دوا قسەی خۆت لەم ڕۆژانی جەژناوە لەسەر قوربانی دەرفەتت پێ ئەدەم هیوادارم کۆتایی بەرنامە هێوادارم ئێمە هەمیشە لەو ئاستا بین لەو ئاستە بەرزا بین کە ئامادە بین نزیک بینەوە لە خوددا بە ڕۆح بە ماڵ بە سەرۆت و سامان تەنانەت کاتەکانیشمان سەرفی نزیک بوونەوەی بکەین لە خوای پەروەردگار. زۆر سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی جەژنانە سپاس بۆ ئێوەش ستۆدیۆکەت ڕووناکردەوە جارێک پیرۆز بێ جەژنی قوربان لە هەموو کوردستان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەرنامەی جەژنانە دووبارە جەژنی قوربانتان لێ پیرۆز دەکەم بخوای گەورە ئینشاءڵڵا لە هەموو لایەکی قبول بکات عیبادەتی حاجیەکانمان حاجیەکانمان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.